ئەوەی لە تۆ دیارە لە هەموو کەسەوە دیار نییە بۆیە ڕەخنەگرتن لە هەندێک کەس بەتاڵەوە ڕەخنێ. دایکی مندانە عایشا فەرمێ پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم زۆر شتی ڕقی لەو شتە بوو کە ئاڵۆزی دروستکە لە بینی مسلمانانە. لە بیدی کوڕی عەسەم دراوسێتی سیحری لێ کرد، سیحرەکەی لە پشتێنەی بەرەو خوار بوو نەک بەرەو سەر، هیچ پەیوەندی بە عەقڵ و دڵی پێغەمبەرەوە نەبوو صلی الله عليه وسلم. چێ کردی لە بیدی کوڕی عەسەم دراوسێتی منافقە لاسی شەجوولەکەی لە کۆتاییە کە خوای گەورە جبریل و میکائیلی هێنا لە خەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادار کرایەوە کە سیحری لێکراوی سیحرەکە چییە لەکوایە بەیانیش و سیحرەکەی دەرکرد و بەتاڵ بووەوە. ئەم جا فەرمی من وتم ئەی بۆ ناسی سزای بێ پێغەمبەری کە ئازانیت تەئکیدی ئەوە. فەرمی ئەما ئەنا فعافانی الله، من خوای گەورە شیفای بۆ ناردووم وەکەریهت زۆرم لە دڵ ناخۆشە ئەن ئوثیرە عەلی الناسی شەڕەن، شەڕ و ئاژاوە دروستکەم لە نێوان خەڵک. بڵێ نەڵێوە خزمی زۆرە، خزمەکانی هەمووی پیاوی ساڵح و چاکن ڕوو لە خوان، بەڵام خزمایەتی هەر سۆزێکی تیا هەیە. عەفو باشتر یا تۆسەنەوە، هەر عەفو باشتر. فەرمی پێم ناخۆشە ئاڵۆزی و کێشە دروستکەم لە نێوان. هەتا پیانەوە دەم منافقانە بۆ ناکوژین کە تۆ زانی 82 منافق هەیە و دایما لە پشتەوە نوێژ دەکەن و ئەسڵەن باوەڕیشیان پێ نییە، جۆشە لێگرن ئاواسەیت دەکەن تەراهم ينظرون إليك وهم لا يبصرون، هەر ناتبینن. ئاوا گوێ لە دەستەکە دەگەن ئەچنە دەرە بە گاڵتەڵێن ماذا قالانی فەرێ ئەوە باسی چی کە محەممەد باوکڕ وەرە 82 منافقی ئاوا لە مزگەوتا بێ عەزیەت بن پیلان بجێڕن چپە چ بکەن لەم سەر بۆ ئەو سەر تۆش پێغەمبەری قائیدی هەموو شتێکیش مەگە جاجای فەرموو کەسانێک وا دەڵێن ئەوە هەڵەیە ئەو نە بە ئەدەب بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەگەڵ ئەبوو بەکر و عومەر و طەلحە و زوبەیران نوێژکەی ئەهلی جەهەنەمیش بی، لە مزگەوتەکەیان نوێژکەی وە جەهەنەمیش بی، باوەڕیشی پێی نەبێ نە بە خۆی نە بە پەیامی نە بە هیچ. سوپاسی خواکەن لەم دوورەوە ئێوە شوێنی ئیسلام کەوتون، ئیسلامتان قبوڵە بە پاچی بێ دووڕووی. لەبەرەوەی فەرموو پێم ناخۆشە خەڵکان بڵێن ئەنە محەممەدەن یەقتول ئەصحابە، محەممەد ئەمانەی کردە پەیژەیەک بۆی بچێتە دەسەڵات کە ئیشی پێیان نەما هەمویانی کوشت. خەڵکی دوور نازان ئەمانە منافقن، ئەسڵەن ئەمانە خۆیان دوژمنن، ئەمانە لە دوژمنی دەرەکی زۆر خەتەرترن. هەوڵی تیرۆرکردنی پێغەمبەریان نەدا، 12یان لە غەزای تەبووک ئاگەڕایەوە لە بەرزایەکە چی پیلان و ئاژاوی جەریان ناکرد لە مەدینە لە هەموو شوێنێکە بیان توانێت ژەهر بڕێژنیان ڕشت. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بە حیکمەتی خۆی ئەیفەرموو پێم ناخۆشە بیان کوشم. چکە خەڵکان لە دوورە بە هەڵە تێگەن دەڵێن محەممەد سەحابەکانی دەکوژێت، محەممەد دیارە مەلیکە یا پێغەمبەر نییە، پێغەمبەر چۆن شتیوە ئەوەی تۆ دەیزانی هەموو خەڵک نایزانی. ئەوەی لە تۆ دیارە لە هەموو کەسەوە دیار نییە بۆیە ڕەخنەگرتن لە هەندێک کەس بەتاڵەوە ڕەخنەیە. ئەتۆ وەرە شوێنی ئەو ببینە بزانە چی دیارە. ئەم جاڵێ مغیرە زۆر ڕەخنەی لە معاویە بوو، بانگی کرد دعوەتی کرد، وتی مغیرە گلەیەکان نەماوەتی زیاو بووە، وتی بەخوا مغیرە ئەگەر بێتە شوێنی من گلەیە و نامێنێ، ئەوەی لە منەوە دیارەکەی لە تۆ دیارە، ئەو مەسئولیەتەی کرد لە ئەسەر ئەستۆی من تۆ بە تاقی تەنیایی تۆ ڕۆی ئەوەرە بزانمەڵێ ئیتر هەتا مرد ڕەخنەیەکی لە ئیمامی معاویە نەبوو، هەر دوعای خێری بۆ کرد، خوایە هاوکاری بێ، بەخوا ڕاستکە ئەمانەتەکەی زۆر قورسە، خوای یارمەتی بێ، خوای ڕەحمی بێ.